پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە حەدیثێکە ئەفەرمێ خوا ئەوەندە پێی خۆشە بەندەکانی بگەڕێنەوە بۆ لای نمونەکەی وەکو نمونەی کابرایەک ئەهێنێتەوە کە بە وڵاخەکەیەوە بۆ سەفەرێک ئەچێ سەفەرەکە دوورە وڵاخەکەیش هەموو زاد و یعنی خواردن و خواردنەوەکەی هاوە سەر وڵاخەکەیەوە ئەگاتێ شوێنێک سێبەرێک لەوێ ئەیەوێ ئیسراحەت کا و دوای ئەوە هەڵسێ نان و ئاوەکەی بخوا زۆر برسێتی بەڵام حەزەکە پێشە ئیسراحەتێ بکا لە کاتی ئیسراحەتەکە خەوی لێەکەوێ کە خەوی لێەکەوێ هەڵ ئەسێ بە برسێتی و تینێتی تەماشا ئەکا نە وڵاخ ماوە نە خواردنیش ماوە نە خواردنەوەش ها لە سەحرایەکیشە ئیتر بە هەڵەداوان بەم لاو بەو لایە ئەگەڕێ بیدۆزێتەوە هەرچیەکە نایدۆزێتەوە زۆر بێ ئومێدە بێ برسێتی زۆری پێ دێنێ تینوێتی زۆری پێ دێنێ کە بڕاتۆ پاڵی ئەو سێبەرە و لەوێ بمرێ جارێکی تر خەو زۆری پێ دێنێ چاوێ نوقێنێ و چاوە کاتۆ تەماشا ئەکا وڵاخەکەی و خواردن و خواردنەوەکەش یا بەسەریەوە حاول لای وەستاوە ئیتر لە خۆشیە نازانێت چی بکە زۆر زۆر خۆشحاڵە بێ موقفێکە تۆ لە مردن ڕزگارتە بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ بەندەکانی خوا تەوبە بکەن خوای تەعالە ئەوەندە پێی خۆشە چنی ئەو کابرا خۆشحاڵە کاتێک وڵاخەکەی و خواردن و خواردنەوەکەی بۆ گەڕێتەوە خوای تەعالە ئەوەندە پێی خۆشە بەندەکانی تەوبە بکەن دایکێک ئەگەر زۆری پێ بێنن بە زۆر مناڵێکی بەرمەمکەی هەیە زۆر خۆشێوێ پێی بڵێن بیخە ناو ئاگرەوە ئاگرێ بکرێتەوە زاڵمێک بێژێ بیخارە ناو ئاگرەکەوە چەندێک بێتاقەتە بێت چەندێک غەمبارە بێ خوای تەعالە ئەو نەپێی ناخۆشە بەندەیەکی بخاتە ناو ئاگری جەهەنەمەوە